ئەمە یاخود بڵین بەشێکی کەم بوو یاخود ئەگەر بڵین بەشێکی کەمە لەو پرۆسە فراوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی حکوومەتەکە هەوڵیان ناوە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کەرتی تایبەت هەمویان بەیەکەوە تا بەرهەمێکی دیکەی هەرێمی کوردستان هەردانەردە بکەن. ئێمە لە ستودیۆ عارف شێروانی سەرۆکی تۆڕی هەنگەوانانی کوردستانمان لەگەڵە بێت بۆ گفتوگۆی زیاتر لەسەر هەناردەکردنی بەرهەمی هەنگوین. بەخێرهاتی کاک عارف ئەم کاتت باش پیرۆزبایی لێ یەکەم کە بێگومانم ڕۆژێک بۆ چاوەڕێوەت کردووە وەکو سەرۆکی هەنگەوانان پیرۆزبایی لە هەنگەوانان بکەی کە بەرهەمەکان ئەنێردرێتە وڵاتێکی دەرەوە. بەرهەمی هەنگوین چۆنە؟ هەموو کاتێکی ئێوەش باش. بەڕاستی مووقعی جوغرافیای هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ بەخێوکردنی هەنگ و هەنجینەکەشی یەکێکە لە هەنجینە هەرە باشەکانی جیهان. چەندین ساڵە ئێمە ئیشمان لەسەرەوە کردەوە کە بتوانین هەنجینی کوردستان بە جیهانی بناسێنین و بتوانین هەناردەی دەرەوەی بکەین. بەڵام پێشتر ئێمە کە هەناردەمان کردووە کێشەکمان هەبووە، کێشەکەش ئەوە بکە هەنجینی ئێمەیان بە ناوی خۆ قوتوبەند کردووە، لێبلینگ و مارکە و لۆگۆی خۆیان لێداوە. بەڵام ئێستا سوپاس بەخوای گەورەکە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی ساڵێک زیاترە کە ئیش لەسەر ئەم بەرهەمە چاکە دەکاتن و وەتوانیتی بازار بۆ هەنگەوانان بدۆزیتەوە لە کەندا و بە ناوی هەرێمی کوردستانەوە بە لێبلینگ و مارکە و لۆگۆی خۆیانەوە لە بازارەکانی کەندا و بیفرۆشن. باشە. بەرهەمی ئەم ساڵمان چۆنە؟ ئەم ساڵ بەهۆی کەشوهەوا بەرهەممان کەم بوو و خواستێکی زۆرشی لەسەر هەیە. ئەو ڕێژەیە ناتوانین هەناردەی دەرەوەی بکەن بە کەمیەکی زۆر لەبەر ئەوەی چونکە ئەگەر هاتو ئەو هەنجینە زۆری بڕوە بۆ دەرەوە بەشی ناوە خۆ ناکە ئیتر ساحەکە چۆل دەبی و هەنجینی ساختە هاوردەی ناو وڵاتی ئێمە دەکرێتەوە. باشە. کاک عارف ئەو هەنگوینەی هەیە لە هەرێمی کوردستان کام جۆریانە یاخود بڵین بەگشتی لە جیهان نزیکەی 300 جۆر لە هەنگوین هەیە. هەرێمی کوردستان چەند جۆری هەیە و کام جۆران باشترە؟ توانین بڵین هەمویان کوالیتێکی باشیان هەیە؟ بەخۆی هەنجینی هەرێمی کوردستان چونکە مەرعای کراوە و ناوچەی شاخاوی و جۆرا و زۆر گوڵی هەیە هەنجینەکەی کواڵەتی زۆر باشە. بەڵام وەکو سەرەکی ئێمە سێ جۆر هەنجینمان هەیە کە دوویانیان شانن، یەکیشان هەنجینی پاڵاوتەیە، هەنجینی سافکراوە. هەنجینی سافکراوە ئەوەیە کە لە بەهارەوە هەنگ کار دەکە تا وەرزی کۆتایی بڕینەوەی هەنجین هەموو هەنجینەکان تێکەر دەبن، قیمەی غەزایی و کوالەتەکەی زۆر باشە. بەڵام دوو جۆرەکەی تێکرد شانەیە، جۆرە شانێکیان هەنگ بەخۆی دروستی دەکاتن بەبێ ئەوەی هەنگەوان دەستکاری بکە، جۆرێکی دیکە هەنگەوان شانەکەی بۆ دادنێن، بەڵام ئەمەشان هەر سروشتیە، هەر ئی هەنگە بۆی دانرێتەوە بۆ ئەوەی هەنگەکە بە پێشکەویتن، چونکە هەر هەنگێک هەتا 1 کیلۆ مێو دروستەکە پێویستی بە 13 کیلۆ تا 17 کیلۆ هەنجین هەیە بیخواتن بۆ ئەوەی کیلۆک دروستکە. ئەوجا قازانجەکە لەوەدایە کە هەنگەوان شانەی ئامادەکراوی بۆ دادنێ، ئەو شانە ئامادەکراوەش هەر ئی هەنگە. باشە. ئێوە کۆبوونەوەتان کرد لەگەڵ نووسینگەی ئەنجومەنی وەزیران، گەیشتنە ئەو دەرەنجامەی کە هەنگوینی هەرێمی کوردستان هەناردە بکرێت. باشە. کەی دەسەکەن بە هەناردەکردنی؟ کەی یەکەم کاروانە ڕوات؟ مەسلەی هەناردەکردن ئەوە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە، خۆیان و خەبەرە باشتر دەزانن. بەڵام متأکدم لەم ساڵی داهاتووڕە ئەگەر کەشوهەوا گونجاو بێ و بەرهەم زۆر بێ هەنجینی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر هەناردەی دەرەوە دەکرێت و خواستیشی لەسەر هەیە. هەنگوین کە لە هەرێمی کوردستان ئەو هەنگوینە ساغی کە هەیە نرخەکەی هەندێک خەڵکەڵێ گرانە، ئەنی هەنگوینی ساغ لە 40,000 تا 50,000ێکە بێ. ئەمە توانێت کابرایەتی هەنگوینی دەرەوە بکات؟ خۆی لە خۆیدا هەندێک جار مەسەن فرۆشیاری هەنجین ئەقۆزنەوە ئستیغلالی دەکەن، خۆی نرخی هەنجین عادەتەن لە بازارەکانی خۆمان ئەوەی پاڵاوتە لە دەوروبەری 40,000، ئەوەی شانەیە 50,000، هەر شانەیەکی کە هەنگ بە خۆی درستی کردبی 6 بۆ 7,000 سعرەکانی ئەوانن. بەڵام کەسانێکیان ئەبینی ئەقۆزنەوە دەبینی دەچی دەڵێ ئەوە هەنجینی دارە یانیش بە نرخێکی زۆر گران دەیفرۆشی، مشتریش قەنەعەتی پێدێ ئەڵێ 100,000 و 150,000 و 130,000 ئەو سعرانە نینە. یعنی $100 و 100,000 ئەمانە هیچ ئەمانە ڕاست نین. ئەوانە هیچیان ئەو کەسە نین کە
هەنجینی دەستی خۆیان بی باشترین شت ئەوەیە کڕیار هەنجین لە دەستی هەنگاوان بکڕێتن چونکە ئەوە دووسێ دەستی پێکردووە قازانجی خۆی خستوتە سەرێ و نرخەکەشی ئەستەغلال کردووە خەڵکی مەش قەنەعەتی بە سعری گران دێ کاتێک نرخەکەی گران بی ئەڵێ ئەو هەنجینە هەنجینێکی باشە و کوالەتی بەرزە باشە ئێمە کە هەنگوینی دەرەوە بینین لە شوشەیەکە بە شێوازێکی جوان پاکێجینی بۆ کراوە لە قوتونراوە هەر لە خۆت و حەستە چێتە سەر بیکڕی یان جاری وایە لەسەری نووسراوە کە لەوانەیە ئەو کوالتیەشی نەبێت بەڵام کاتێک کە هەنگوینێکی ساغی کوردستانە بینین بەداخەوە لە قوتوێکی پلاستیک یاخود بە شێوازێکی ناتەندروست هەڵگیراوە ئەمە نابێتە هۆی کەمبوونەوەی بازاڕی و ئەم هەوڵی حکوومەت ئەبێتە هۆیەوەی کە جوتیاران هاان بات بە شێوازێکی باش لە قوتوبەندی بۆ بکەن پرسیارەکە زۆر جوانە خۆی لە خۆیدا دەبێ وابێتن بەڵام ئێستا لێرە ئێمە چەند ساڵ پێش ئێستا ئەوەمان کرد ئێستا من خۆمەکو شخصی خۆم کە کارگەی قوتوبندکردنی هەنجینیشم هەیە بەڵام خەلچیمە کە چاوی پێدەکەوی کە دیزاینێکی جوان و لێبلینگ و مارکە و لۆگۆی و براندی لەسرە وە دەزانیەوەی مەحمەلە لێ دەگەڕێتەوە حەز دەکە بە سادەیی بیتن چۆن ئێستا دەچی مەسەلەن پەنیری کوردی دەکری کە لە ناو پیستەیە دەربینی قەنەعەتی پێدێ بەڵام بینە جوان دیزایانی بۆ بکە و لە ناو پاکەتی کە و بیفرۆشە دێنەوەی مەحمەلە خەڵک لێ دەگەڕێتەوە شتکە لەوانەیە چیلۆی بە 20,000 بیتن ئەو بە 5,000 کەس نایکڕی تا ئێستا خەڵک قەنەعەتی بەوەی دێتن لە قودی پلاستیک بی کە هەرچەند قودی پلاستیک مادەی نەفتیە ینی ئەسلان ڕێگە پێدراو نییە بەڵام کە بۆی دەبێت بۆ مشتری دەبێت وڵا شوشەکە دەشتیە حەزمان لێ لە پلاستیکی بکەیت ئەوەیە مەوزوع بەڵام لێرە بەولایوە من خۆم پێشترش پێشنیارم کردووە و داواکاریشم لە حکوومەتی هەرێم یاسایەک دەربکاتن بەرامبەر بەوەی کە هەنجین بە هیچ شێوەیەک لە قوتی پلاستیک نەکرێ و خەڵکیش نەیکڕی تەنها ئەوەی بکڕی کە لە شوشە دابیتن دەستان خۆش بێ بەڕێز عارف شەروانی لەگەڵ مامبووی سەرۆکی هەنگاوانانی کوردستان بەو هیواین کە هەرچی زووترە یاخود بڵین هەنگاوانان و هەموو جوتیارانی هەرێمی کوردستانیش لەگەڵ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمدارتر بن و بتوانن بەرهەمی زیاتری کوردستان بڕخسن سوپاس بۆ ئێوە و بە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئەو ئەرکێک خستە ئەستۆی خۆی سوپاسیان دەکەم کە ئەو ماندیبوونیان بەلاش ناچی ئینشەڵا هەرێمی کوردستان وای لێ دەکەین بتوانین کە هەنجینی کوردستان بە هەموو دنیا بناسێنین و هەنگەوانی زۆرکەن و بەرهەمیش زیادکەن بۆ هیوای.